همگادتا بعد باقی فیسبوک باقی لادنی و عزیز و قدرت دکم جوا ما دوست دیدم از وقت بعدی شکر زدود مامدمکو داغنوزی پیغال داغ زوری دکابی داغ از بعد رایو زو قدری مامود همه داغ جوا مادی بود زدم قربان داد. دو گوپرده زودکتما گوپرایکی بدمنو گوپرایک بدنیوا لا لا تربيتو تبتو من تابلوك دوا نجلاوي هم قرانيك نو ساو زيادة زي زيد بدي بدم بدم رجع بس جدلا من أوليد في الزقلاوي زنجان من مقصود يقدر هم دعوة من قلادك سبع سما قليل من قوي قلد زيرو قاتل ملك الله من توفيق أو باغوز تزداد زاني أو داز وذي عمد من زقلاوي من زقلاوي من زقلاوي كاوي زقامة من مقنون دلادايد سكوت بلا من كاغو كيري تداوي دالكما دوغي حمد خانيم من على بدا قرآن مولاوي قانون من قرآن مادي فقط من لا والبعد في الجنان ئێمە وەکو ناوەندی ڕۆشنبیری مۆمیزین زۆر خۆشحاڵین کە مەراسیمێکی لەو جۆرەیە بۆ گەنجێک کە بە زمانی کوردی کۆمەڵێک تێکستی شعری خۆی لە کتێبێکدا بڵاو دەکاتەوە کە جیاوازە لە دەقەکانی دیکە یان لە کتێبەکانی دیکە. ئێمە خۆشحاڵین کە خەڵک بەو گەرم و گۆڕیە و بۆ قەرەباڵغێ کە کەم جار لە کەم کۆڕەکانیوە هەڵدەکەوێ بۆ کتێبێکی بە تایبەتی شعری خەڵک بەو هەیەجانە بەو شێوازە کۆ ببنەوە.
ئەوە دەرخەری ئەوەیە کە هەم دەقی باش خوازراوە لە لای خەڵک، هەم نووسەریش ئەگەر کۆمەڵایەتی بێ و چالاک بێ لەناو وەسەتە ڕۆشنبیریەکان، ئەلبەت کە کتێبێکی بڵاو دەبێتەوە کاریگەری هەیە لەوەی کە خەڵک بەهانەی کتێبەکان وێت ئەوەی کە ئێمە ئەو ڕۆبینمان بۆ کتێبی دڵم نارەنجێکە کۆمەڵێک شعری کاک سەرور هاوبیرە بەڕاستی شتێکی زۆر زۆر جیاواز بوو، کارێکی تایبەت بوو. ئێمە بەڕاستی زۆر پێ دڵخۆش بن، پیرۆزبایی لێ دەکەین. کۆمەڵێک کەسی لە زۆر باش لە ئاستی هونەرمەندان و ڕۆشنبیران کە هاوکاری بوون دەستیان هەبوو لە بەرهەمهاتنی کتێبەکە، لە ئامادەکردنی کتێبەکە، ئەوەش وە لە گەنجانی دیکەش دەکەن کە بەردەوامیان هەبێت لە نووسین و ئێمەش خۆشحاڵیەوە ئامادەین بۆ هەر جۆرە چالاژێک کە لەو جۆرانە بۆ گەنجان ئامادەی بکەین و کتێبەکانیان بڵاو بکەینەوە. کاک سەروەر من وەکو گوێگرێکی باش ناسیتم کە لە کۆڕ و کۆبنەوەکان ئامادە دەبێت هێزی چێشکردنی بۆ خۆشەویستی خەڵک جیاوازە، بەڕاستی تاقەتی زۆر جیاوازی هەیە. پێم وایە لەناو نووسەران و لەناو ڕۆشنبیران جێگەی تایبەتی خۆی هەیە، خۆشەویستی ئێمەیە. بەڕاستی ئەوڕۆ خەڵکێک کە لێرە کۆ کردەوە هێزی خۆشەویستی کاک سەروەری بوو، ئەزمونێکی نوێیە. پێم وایە ئەو کتێبەی خۆی نووسیوەتەوە، ئەزمموی خۆیتی و ناخی خۆیتی. داوای سەرکەوتنی لە بۆ دەکەم و هیوادارم بەرهەمی جوانتر و شتەپەنانەکانی ناخی خۆی زیاتر هەڵڕێژیتن و بەو زمانە تایبەتی خۆی لە بۆمان بەیان بکاتن. پێم وایە سەروەر کاریزمایەکی جوانە، کۆمەلگا پێویستی پێیتی، چونکە لە ئەنجامی خوێندنەوە و لە ئەنجامی خۆ ئەزمونکردن کەڵەکەبوونی ئەو ئەزمونانە دەکرێت بەرهەمێکی جوانتر و تەجروبەیەکی جوانتر پێشکەشی ئێمە بکات. داوای سەرکەوتنی لە بۆ دەکەم. قوربان سەلامەت ئەی من دەمێکی زۆرە سەروەر دەناسم. سەروەر بێچێک لە تایبەتمەندی هەر جوانەکانی پیاوێکی زۆر هێمنە، پیاوێکە سەرڕاستە. ئەوە لە ژیانە کۆمەڵایەتەکەی خۆی و کەسێکە ڕێز و حورمەتێکی بێپایان لە بەرامبەرەکانی خۆی دەگرێتەوە، بە مانای وشە ئینسانێکە ژیان دۆستە، مرۆڤ دۆستە. بەدیوەکەی تردا ڕەنگە بۆ زۆر کەس سیر بێ، بەڵام سەروەر یەکێکە لە خوێنەرە هەرە زیدەکە لەوەی کە ئاگداری دنیای کتێبە و دنیای نووسینە بە هەموو کایەکانی و باەخێکی زۆر بە باری خوێندنەوە دەدا و هەمیشە لە خەونی خۆپێگەیان و خۆبەرە پێشبردندایان و بەشێک لەو توانای خوێندنەوە و ژێرخان و باگراوندی ڕۆشنبیریکە بۆ خۆی پێکەنەوە دەتوانین بڵێن لە گۆشەیەکی ئەو کتێبە نوێی کە یەکەمین کتێبێتی کتێبی شیعریە کە بە ناوی دڵم نارنجیا ڕەنگ دەداتەوە. لەوێدا خوێنەری زیدی دەزانێت کە سەروەر لە ڕێگەی ناسینەوەی وێنەی شیعری جوانەکانی لە ڕێگەی ئەو زمانە سادەی بەڵام سادە بە مانای نووسین بەڵام لە دەربڕیندا و لە مانادا قوڵ لە ڕێگەی ئەو زمانەوە و لە ڕێگەی ئەو دەربڕینە قوڵانەوە لە ڕێگەی ئەوە شیعریانەوە دەتوانێت سەروەر بناسێت. پێشەچی ئەو کتێبە بەسە بۆی ئێمە بۆ خۆی خوێنەر بزانێت کە سەروەر دەیەوێت لەنێو کتێبەکەی خۆیدا چی بڵێت، لەنێو ئەو پۆستەرە شیعرانەی کە سەرڕاستانە و ڕازگۆیانە و بەو پەڕی باوەڕ بەخۆبوونەوە خۆی دەنووسێتەوە. خۆنووسینەوەیەکی زۆر ڕاست گۆ، خۆنووسینەوەیەک دوور لە زۆر لە خۆکردن، دوور لە نمایش، دوور لە مەکیاژ و
دەیەوێت لە ڕێگەی ئەو خۆنووسینەوە پێمان بڵێ ئەو پامەزبانی کە لە ڕێگەی ئەو خۆنووسینەوەی هەیە ئەوێ دوجار ژیان هەر بە شێوەکە دەکات ئێمە لێ بۆ دەبین بامەرێکتر وەکتریمان خۆش بێت و دوجار بێکەوە بتوانین دنیایکی جوانتر بە کۆمەڵگەیەکی جوانتر بنیاد بنین. من دەستخۆشی لەسەر وەردەکەم، هیوادارم داهاتوو زۆر باشتر بێ. من لە قسەکانی ناوکۆڕەکەش وتم سەروەرد لە ئێستا حاڵەتێکی زۆر دەگمەنی ناو دنیا دەبێەوە شتێکی زۆر نوێیە واگەر وا با دەوام بێەوە پشتگیری بکرێەوە بۆ خۆیشی بە باوەڕ و خەونەوە ئەو هەنگاوانە بنێ دەبێتە دیاردێکی زۆر ناوازی ناو دنیا ئەدەبی بە تایبەتیش ئەوەی کە ئێستا ناگام سەری لە ڕۆمانێک ناوە و لە سەر بەندی تەواوبوونیەتی دەتوانێت ئیشی زۆر جوان بکەوە. ئێمە پێویستە بە هەر هەمووان بە ناوەندە ڕۆژنامەکانیش و ناوەندەکانی چاپیش ئەوانەیە کە لە خەمی کتێبدان پشتیوانی خەڵکی وەکو سەروەر بکەن. سوپاس بۆ هەمووانی کە لەگەڵیمان بوون. سوپاس بۆ محەممەد هاشم بەڕاستی کە کارێکی زۆر جوانی بۆ کردووە لە سکێچی کتێبەکانی. سوپاس بۆوانێک کە سپۆنسەری بوون. سوپاس بۆ محەممەد ئۆرهان کە یەک لە ڕەفیقە خۆشەویست و بزرگەکانی ئێمەش و ئەویشە هەسەر کەوت سەرفرانە.